سوکاتی بەلاوان بە جێگەی چارەسەر و دۆزینەوەی ڕێگا چارە. ڕۆژنامەی شەهروەند لە ژمارەی ڕۆژی شەممە 13 مانگی گەلاوێژدا راپۆرتێکی سوکایەتی ئامێزی لەژێر ناونیشانی 3 ملیۆن ئاسوپاس واتە بێکارە و بەتاڵ بڵاو کردوێتەوە. لەو راپۆرتەدا هاتووە لە هەر 5 لاوی 15 تا 24 ساڵەی ئێرانی کەسێکیان نەکار دەکەن و نە پیشەیەک فێر دەبن. لە ڕاستیدا 3 ملیۆن کەس نە لەسەر کارن و نە بە شوێن کارەوەن. ئەمە ئاخرین ئامارێکە کە جێگری توێژینەوەی فەنی و حرفەیی لە پەیوەند لەگەڵ لاواندا ڕایگەیاندووە. بەرپرسێکی وەزارەتی وەرزش لەم پەیوەندیەدا وتوێتی لە ئێستادا 20% لاوانی 15 بۆ 24 ساڵان سەرگەرمی هیچ چالاکی فێربوونی حرفە و پیشەیەک نین، لەگەڵ ئەوەی کە لە ڕێگای نرخی وابەستەگیەوە دەکرێت گوشارێکی قرس بخاتە سەرشانی بنەماڵەکان، بوار بۆ خراپکاری و خەسارە کۆمەڵایەتیەکانیش خۆش دەکات. لە ئاستی نەتەوەیشدا دەتوانێت وەک هەڕەشەیەکی ئەمنیەتی چاوی لێ بکرێت. ئەم بەرپرسە ددانی پێدا دەنێت کە لە ئەمڕۆدا سەرەکیترین خەمی ڕژیم سەبارەت بە لاوان بابەتی هۆویەتی دینی ئەوانە. بەواتایەکی تر دڵمەشغوڵی بەرپرسان و کاربەدەستانی ڕژیم نەک دابینکردنی ئازادی و ڕفاهی پێویست بۆ گەشە و هەڵدانی لاوان، بەڵکو ئاوێتەکردنیانە بە خورافاتی مەسەبی. بەشێکی زۆر لە گەنجانی کچ و کوڕ بەردەوام لە کۆماری ئیسلامیدا وەک هەڕەشە چاویان لێکراوە. ئەو بەشە زۆرە کە شێوازی ژیان و حاکمیەتی کۆماری ئیسلامیان قبول نییە و لەژێر هیچ چەشنە گوشارێکدا ئامادە نەبوون ببنە بەکرێگیراوی ئەم ڕژیمە و بەپێی نیاز و باوەڕ و سنەتە پەرتوکاوەکانی سەرانی مەملەکەت بژین. ئەوان وەک کەسانێک بە ئەژمار هاتوون کە بەناو لەبەر مەترسی دروستکراوی هێرشی فەرهەنگی ڕۆژاوادە. ئەمە ڕاستیەکە کە ئەم لاوانە نەیانویستووە بەپێی نۆرمەکانی ڕژیم کار بکەن و بژین. ئەوان ئامادە نین چەند کاتژمێری دوور و درێژ باغدەستی 3 تا 4 جار لە ژێرهێڵی هەژاریدا بۆ خاوەنکاری دیکتاتۆرمەنێش کار بکەن. ئەوە خاوەنکارەکانن کە ئەم جۆرە لاوانە بە ئاسوپاس ناو دەبەن و نووسەرێکی بەکرێگیراویش لە ڕۆژنامەیەکدا کە وتوبێژی ئەو خاوەنکارانەیە بڵاوی دەکاتەوە. بەپێی ئامارەکانی ناوەندی ئاماری ئێران 25% جەمعیەتی لاوانی ئێران بێکارن. لەنێو لاوانی بێکاردا زۆربیان خوێندەواری زانکۆیان هەیە. بەپێی راپۆرتی ساڵی 2009 زاینی سندوقی نێونەتەوەی پوڵ ساڵانە 180,000 کەس لەم خوێندەوارانە بەرەو هەندەران دەڕۆن. ئەمانە هێزێکی کاری ئامادەن کە ئابووری گەندەڵ دژی بەرهەمهێنان و بازرگانی ئێران ناتوانێت لە خۆیان بگرێت. کەوایە ئەگەر ئەوان بە ناچاری لە نێوخۆی وڵاتدا بمێننەوە ڕێگەیەکیان نییە بێجگە لەوەی ڕووبکەنە کۆمەڵێک بەناو پیشەی کازبوو درۆینە و مەترسیداری وەک کۆڵبەری لە کوردستان، سوخبەری لە بەلوچستان و لە خوزستان خەریکی گواستنەوەی کاڵای قاچاغی خاوەنانی سەرمایە و هیتر بن. ئەم بەشەی ئاخر بە ئیسلاحی ناڕوونی شووتی دەناسرێن. لەگەڵەوەشدا خاوەنکارەکان بەشێک لە کارەکانیان لە ڕێگای کۆمەڵێک لە ژنان و منداڵانی بێمافەوە ئەنجام ئەدەن کە وەک کۆڵبەر، سوخبەر و شووتیەکان ناویان لە هیچ ئامارێکدا تۆمار ناکرێت. لاوانی کچ و کوڕ بە لەسەر کار و بێکارەوە لە کۆماری ئیسلامیدا کەوتونەتە بەر شاڵاوی هەژاری، بێکاری، گیرۆدەبوون بە مادەی هۆشبەر و خەسارە کۆمەڵایەتیەکان و داهاتوویەکیان لەم ڕژیمەدا بۆ خۆیان بە زەیندا نایەت. لەگەڵ ئەوەشدا ئەم لاوانە کۆمەڵێک سیاسەتمەدار، کاربەدەستی زۆردار، چەوسێنەر، دز، نەزان و قاتڵی زاڵ بەسەر چارەنووسی خۆیانەوە دەبینن کە ئێستا و داهاتووی خۆیان و بنەماڵەکانیان خستۆتە بەر مەترسی لە نێوچوون. ئەمانە ئەو کچ و کوڕە لاوانن کە هەمیشە لەگەڵ هەوڵی سەرانی کۆماری ئیسلامی بۆ خرافی و بەکرێگیراوکردنیان لە شەڕدا بوون. ئەم لاوانە یان ڕێگای هەڵاتن و کۆچکردنیان هەڵبژاردووە، یان خۆیان بە خوێندن لە زانکۆکاندا سەرگەرم کردووە کە حاکمیەتی ئیسلامی ئەو شوێنانەشی کردووەتە پادگان و داهاتوویەکیش بۆ دوای تەواوکردنی خوێندن تیاندا نابیندرێت. بەشێک لەم لاوانە
لە ئاخێزەکانی مانگی بەفرامباری 1396 و خەزەڵوەری 98 و بزوتنەوەی شۆڕشکێرانەی ژن ژیان ئازادی بەشدار بوون بەو هیوایەی لە شەڕی سەرکوتگەرانی زاڵ بەسەر وڵاتدا ڕزگاریان بێت. ئەم لاوانە لە پاڵ ئەوەدا کە لە سەرەتاوە کۆمەڵێک تاکتیکی نابەوەختیان گرتە بەر و زەربەی قورسیان وێکەوت، بەڵام هاوکات بە هەوڵدان بۆ ڕێخۆڕێخستن بەدەستهێنانی شناق لە هێزی ئیتلاعاتی ڕژیم دەستیاندایە پاشەکشەیەکی بەجێ. ئەوە لاوانی خاوەن ئەزمون و تێکۆشەرن کە لە منبەری مزگەوت و لە لاپەڕی ڕۆژنامەکانەوە سوکایەتیان پێدەکرێت. لەبەر ئەوەی ئەوان هێزی سەرەکی هێنانە سەرشەقامی سەر لە نوێی شۆڕشگێڕان، تێکۆشەران و ئەو هێزانن کە نەفرەتیان لە کۆماری ئیسلامی هەیە. ئەوان لێبڕاوانە خوازیارن تا دروشمی ئیسپاتی و ڕزگاری بەخشی ژن ژیان ئازادی دەستەبەر بێت، داواکاریەک کە یەکەم هەنگاوی ڕووخاندنی کۆماری ئیسلامی دەبێت.